خۆشەویستان بەردەوامین دەچینە لای یەکەم گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان گفتوگۆکەین لەبارەی سبەینێ بڕیاروا یەکەمین پێشەنگەی نێودەوڵەتی تایبەت بە گەشت و گوزار لە شاری سلێمانی بکرێتەوە لە با بڵێن شوێن سنتەری بینا و بینایی کە لە تاسڵوجایە هەمووتان پێی ئاشنان. قساکەین لەسەر ناوەڕۆکی پێشەنگاکە چییە، چەند کۆمپانیەتیدا بەشدارن، کێ دەتوانێت بێ، چەند ڕۆژە خایەنێ، لە ساعات چەندەوە بۆ چەنە. گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک حوسێن ڕەحیم بەڕێوەبەری پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی. کاک حوسێن سڵاو لێ بێ بەیانی پاش. سڵاو لە جەنابیشتان و بەخێراتی بینەرانیش باش. زۆر سپاس بەخێراتی. کاک حوسێن پێمان بڵێ سبەینێ پێشەنگاکە ساعات چەندە کرێتەوە و یەکەمین پێشەنگەی گەشت و گوزاریە، چەند کۆمپانیەتیدا بەشدارن و بۆ گەشت و گوزارتان هەڵبژارد. بەڵێ بە ناوی خوا سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی بەیانی باشی کوردستان نیوز. ئەم پێشانگایە سبەینێ لە سعات 4 دوانیۆڕۆ دەکرێتەوە، ڕۆژانە تا سعات 10 شەو بەردەوام دەبێ و وەکو یەکەمین پێشانگا لەو بوارەدا لە بواری گەشت و گوزاردا ئەمساڵ لە سلێمانی بەڕێوە دەچێت کە بەڕاستی ئەو پێشانگایەمان زۆر بە پێویست زانی کە لە سلێمانی بکرێتەوە و هەروەها لە کوردستانە ئاوەها پێشانگایەک بکرێتەوە بەو عنوانەی کە کوردستان شوێنێکی گەشتیاریە بە تایبەتی لەم فەسڵەیە بۆ سەردانی کارانی خوار و جنوبی عێراق کە دێنە ئەم هەرێمە بتوانن زیاتر ئاشنا بن بە شوێنە گەشتیاریەکان و بە ئەو شوێنانی کە مەبەستیانە بیناسن و سەردانی بکەن. باشە، بۆ هاوڵاتیانی خۆمان لە پێشدا زۆر زارە و پێشنگیانەی دەکرانەوە تایبەت بۆ بە خواردن و خۆراک و خواردنە میوانە. هاوڵاتیان زۆر سەردانیان دەکرا، پێشنگای کتێب زۆر سەردان دەکرا، بەڵام بۆ پێشنگایەکی لەم شێوەیە چی ڕێنمایی و بەرچاوڕوونێکی بۆ هاوڵاتیانی خۆمان تێدا؟ بەڵێ ئەم پێشانگا کە بە بەشداری زیاتر لە 100 کۆمپانیا بەڕێوە دەچێت و لە چەندین وڵاتەوە بە نوێنەرایەتی و بەڕاستەوخۆ بەشدارن تێیدا، هاوڵاتیانی ئێمە و هەموو هاوڵاتیانی عێراق دەتوانن تێیدا بەشدار بن و سەردانی بکەن بەو مەبەستەی کە ئاشنا بن بە ئۆفەرانەی کە کۆمپانیاکان، هوتێلەکان، ڕستۆرانتەکان، شوێنە گەشتیاریەکان، ئەو شارە گەشتیاریانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و شاخەوانیەکان، هەموو ئەو سێکتەری گەشتیاری کە تێیدا بەشدارە و بوتیان هەیە لە ناو پێشانگاکەیە، هەموو هاوڵاتیان دەتوانن سەردانی بکەن، چه عایلەوی و چه ئەو بازرگانانەی کە لەو بوارەیە ئەیانەوێ وەبەرهێنان بکەن. بۆیە ئەم پێشانگا تایبەتمەندی خۆی هەیە، خوازیارانی بواری گەشتیاری دەگرێتەوە و ئەو دەتە و عایلانە دەگرێتەوە کە دەیانەوێت چ ئەوانەی کە گەشت بکەن بۆ دەرەوەی وڵات، چ ئەوانەی لە دەرەوەی وڵاتەوە بیانەوێت گەشت بکەن بۆ کوردستان. لە هەردوو بوارەکە کاری لەسەر کراوە، چونکە زۆرێک لەو نووسینگە و کۆمپانیانەی کە هاوڵاتیان دەبەنە دەرەوەی وڵات بۆ گەشتیاری و ئەوانش کە لە دەرەوەی وڵاتەوە هاوڵاتیان دێنن بۆ سەردانی کار دێرن بۆ کوردستان و بۆ عێراق تێیدا بەشدارن. ئەمە بۆ ئەوەیە کە ڕێگە نزیککەینەوە بۆ هاوڵاتیان بتوانن کێ ئۆفەری باشتری هەیە، کێ خزمەتگوزاری باشتر پێشکەشەکە لەگەڵ ئەوانەدا بەشدار بن. بۆیە جیاوازیەک نییە، تەنها سێکتەرەکە جیاوازە، ئەگەرنە بۆ هەموو هاوڵاتیان کراوەیە و هەموو هاوڵاتیان دەتوانن سەردانی و پێشەنگای بکەن. باشە، لەوێ ئەوەی ئاماژەت پێکردتەنا بۆ ناوخۆی عێراق نییە، بۆ لەسەر ئاسی دەرەوەشە. لەوێ گەرە وڵاتێک بێ بلیتی فڕۆکە ببڕێ یان تێک وەرگرێ، ئایا لە نرخار هەمان نرخی دەرەوەیە یان چۆن حسابیەوە کراوە؟ نا، لە هەموو پێشەنگایەکە کە ئەکرێتەوە ئەو ئۆفەرانەی کە لە ناو پێشانگاکە دەدرێت بە هاوڵاتیان، کەسێک دێت تک حجز دەکا یا دەیەوێ تەوقیتێک دیاریکە بۆ گەشتەکەی بەدڵنیایەوە ئۆفەری تایبەتی پێ ئەدرێت، چونکە ئەم کۆمپانیانە بۆیە هاتوونە ئەوێ کە بتوانن زۆرترین هاوڵاتی ببینن و زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بکەن و باشترین ئۆفەرەکانیان تەقدیم بکەن. چه ئەو هەموو هوتێلە 5 ئەستێرەکان لەوێ بەشدارن، لە هەولێرەوە، لە کەرکووکەوە، لە سلێمانیەوە هوتێلە 5 ئەستێرەکان لەوێن، مەطاعیم لەوێ هەیە، هەموو نووسینگە فڕۆکەوانیەکان لەوێ تەواجودیان هەیە، کۆمپانیا گەشتیاریەکان
لەوێن و هەروەها لە خواروی عێراقەوە لە تورکیاوە لە ئێرانەوە گەشتیاری تەندروستی زۆرێک لە بەشداربووەکان بریتینە گەشتیاری تەندروستی واتە ئەو نەخۆشخانانەی کە پێشوازی ئەکەن لە نەخۆش بە خزمەتگوزاریەوە چ ئەوانەی کە نەخۆش دەنێرنە دەرەوەی وڵات چ ئەوانەی تەنسیقیان هەیە لە دەرەوەی وڵاتەوە و لە هەموو عێراقەوە بۆ شاری سلێمانی تەنانەت ئەو زانکۆیانەی کە لە بواری خوێندن و ئەمانەیە هین تەلەبە وەردەگرن ئەوانش لەوێ بەشدارن کە ئەمە هەمووی لە سێکتەری گەشتیاریە جێ بێتەوە چونکە ئێستا هاوڵاتی ئێمە بینی ئەڕات بۆ وڵاتی چووک و هیندستان ئەڕات بۆ ئێران ئەڕات بۆ تورکیا ئەڕات بۆ ئەو شوێنانە بۆ پێی وترە گەشتیاری تەندروستی بۆ گەشتیاری تەندروستی نەخۆشخانەکانی ئێران و تورکیا و سووریا و ئەمانە بەشدارن بە وەکالەت بۆ ئەوەی کە ئەم خزمەتگوزاریانە پێشکەش بکەن و بتوانن دەستیان بگات بە باشترین نەخۆشخانەکان. وڵاتانی دەرەوە بەشدارن تێدا؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە زیاتر لە 12 وڵات تێدا بەشدارە زۆربیان لە ڕێی نوێنەرایەتیەکانەوە کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەیە و زۆرێکیشیان ڕاستەوخۆ خۆیان بە تایبەتی باڤلیۆنی کۆماری ئیسلامی ئێران بە گەورەترین باڤیۆندا ئەنرێت لە ناو پێشانگاکە بە گەورەترین ڕووبەر و مەساحەدا ئەنرێت لە ناو پێشانگاکەیە کە زۆرێک لە کۆمپانیا گەشتیاریەکان تەنانەت لە ئێرانە حەو ناوچەی ئازاد هەیە پێوترێ ناوچەی گەشتیاری ئازاد هەر حەو ناوچە ئازادەکە لەوێ بەشدارن بۆ ئەوەی کە بتوانن ڕاستەوخۆ لەگەڵ بۆ بینەرانی ڕوون مەبەست لە ئەوەیە بۆ نمونە جەزیرەکان شوێنی چوک و جەزیرەی چیش کە زۆرترین هاوڵاتی ئێمە لە کاتی زستانە سەفەرەکە بۆ ئێران بۆ جەزیرەی چیش وەکو منتەقەی ئەنزەلی وەکو شیمالی ئێران وەکو ئەو ناوچان ئەو بەندەر عەباس ئەو شیرە ئەو شوێنانەی کە شوێنی گەشتیارین خاصن بە گەشتیاریەوە ئەمانە هەموویان هاتوون بە ڕئیسی هەموو ناوچەکانیش لێرەیە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ گوێ بگرێ بزانێ هاوڵاتیان چه خزمەتگوزارییان پێویستە بە ئەوەی کە ئەگە سەردانی ئەو شوێنانیان کرد هەتا بە مەبەستی ئیستیسماریش لەو بوارەیە ینی لەگەڵ بازرگانەکانی خۆمانە چی ئەوان بیانەوێت لە کوردستانە ئیستیسمار بکەن وەبەرهێنان کەن لە بواری گەشتیاریە چ بازرگانی ئێمە بیاوێت لەوێ وەبەرهێنان کە ئەمە بۆ ئەم مەبەستە ئێمە ڕۆژی جمعە لە سەعات 10 تا 3 دوانیوەڕۆ لە هوتێل ڕۆتانە دیدارێکی کۆنفرانس و بیتوبیمان ئامادە کردووە بۆ لە نێوان ئەو کۆمپانیانەی کە بەشدارن کۆی بەشداربووەکان لە پێشانگاکە و لە نێوان ئەو هاوڵاتی و بازرگانانەیە کە لە هەموو عێراقەوە داوت کراون بۆ ئەوەی بەشدار بن لەم کۆنفرانس و بیتوبیە کە بتوانن توانەکانیان یەک بخەن بە مەبەستی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و لە عێراقا و لەو وڵاتانش کە مەبەستیانە بگەن بە یەک بۆ وەبەرهێنان. باشە ئەمەژت بۆ کە ڕۆژانە لە ساعت چەنەوە؟ ئەم کۆنفرانس بیتوبیە لە هوتێل ڕۆتانە لە سەعات 10 بەیانی دەست پێەکە تا 3 دوانیوەڕۆ لەگەڵ نیوەڕۆخوانێکە بەڵام ڕۆژانە پێشانگاکە لە سەعات 4 دوانیوەڕۆ ئەکرێتەوە هەتا ساعت 10 شەو بەردەوام بە مەبەستی ئەوەی کە هاوڵاتیان لە کاتی چەقی گەرمایانە بێت لە دوانیوەڕۆیە ئەکرێتەوە لە ساعت 4 بۆ 10 شەو بۆی لە کاتێکی فێنک و خۆش زۆر باشە وەکو پێشەنگەکانی تر پاس دابین کراوە بە وڵاتیان یان ئەمەیان ناجۆرێک لە تایبەتمەندی هەیە بە دڵنیایەوە تایبەتمەندی خۆی هەیە وەلەو هەموو پاسەکانی خەتی تاسلوجە کە 31 پاسە هەمووی ڕکلامیان لەسەرە و هەموویشی هاوڵاتیان ئەگوێزنەوە تا بەردەمی پێشانگاکە و بە پێچەوانەشەوە بەناو شار بەڵام تایبەتمەندی خۆی هەیە و بە دڵنیایەوە هاوڵاتیانەی کە خوازیاری گەشتن خۆشیان ئۆتۆمبیلیان هەیە و بتوانن سەردان بکەن. باشە ئەوەی تێبینی بکرێت زیاتر من جۆرێک لە بانگەشۆ ڕکلامە بۆ کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان یان نا جۆرێک لە کۆنتاکتا یان ئاشناکردنی کەرتی گەشتیاری دەرەوەی بە گەشتیاری ئێمە ئەکرێ بڵین هەردوو بوارەکە لە خۆگرێت چونکە ئێستا گەشتیاری لە عالەمە توانین بڵین بە دیلی زۆرێک لە سەرچاوەکانی تری داهاتە یعنی ئێمەش ئەبێ بە دڵنیاییەوە وڵاتێکمان هەیە کە
کەمترین وڵاتنە وڵاتانەی کە 4 فەصلی متعادل هەیە لە نیشتمانەکەیانە کە کوردستان یەکێکە لەو وڵاتانە خۆشببختانە کە 4 فەصلی متعادلی تایە لە هەر 4 فەصلەکەیان واتا و مانای خۆی هەڵەگرێ بۆ گەشتیار بۆیە ئەکرێ بڵێن ڕکلامێکە بۆ گەشتیاری لە هەرێمی کوردستان بەگشتی و شاری سلێمانی بە تایبەتی و لەو لایشەوە ئێمە ناوچەیەکی زۆری گەشتیاریمان هەیە پێویستە بناسێنرێن پێویستە ئەمە بێتە کەلتور کە ئێمە ئەمە دەستمان پێکردووە خولی یەکەمیەتی بەڵام خولی ئاخری نابێت بەردەوام هەموو ساڵێک لە کاتە جیاوازەکانە یاخود هەر لەم کاتەیە ئەم پێشانگایە ئەەکەینەوە بۆ ئەوەی کە زیاتر بتوانین دەستی وەبەرهێنەرانی بیانی بێنینە ناو کوردستان زۆرترین شوێنی گەشتیاری خۆشمان هەیە کە ئاوادان بکرێتەوە بکرێ شوێنی گەشتیاری لەو لایشەوە ئەکرێ بڵین سەرچاوەیەکی داهاتێکی عادلانەیە بە هەموو کوردستانە بۆ هاوڵاتیان چونکە ئەمە ڕاستە و خۆ هاوڵاتیان هەمویان خۆیان ئەتوانە هەم ڕۆڵی تابینن لە جێبەجێکردنی شوێنە گەشتیاریەکانە و داهاتی هەبێ بۆ هەر ناوچێک کە کانیەک و سەرچاوەیەکی ئاوی لێ ئەکرێ شوێنی گەشتیاریشی تیا و بەرهەم بهێنرێ و ئەتوانین بڵین ئەگەر ئێمە دەست بدەینە دەستیە کەرتی تایبەت و کەرتی گشتی بەڕاستی ئەتوانین بەدیل بدۆزی وەکو بەدیل تەماشایکەین بۆ سەرچاوە داهاتەکانی دیکەی وەکو نەوت و هەر بابەتێکی تر کە گەشتی کەرتی گەشتیاری و کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان و لە عێراقا یەکێکە لە بەهێزترین کەرتەکانی داهات بۆ کاحسن هەندێک لە شوێنە گەشتیاریەکانی ئێمە شوێنی حکومی حکوومەت بەشدارە بۆ ڕوونکردنەوەی ئەمە با بڵین نوێنەرانی حکوومەت و فەرمانگەکان بەڵێ خۆشببختانە هەر لە سەتای مەطرحکردن و عرضکردنی بیرۆکەکەوە بەڕێز بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی کاگعالی و هەروەها لە ڕێگەی ئەویشەوە ئەمەلخان و ئێمە کۆنتاکتمان لەگەڵ کردن و زۆر بە سپاسەوە پێشوازیان کرد لە بیرۆکەکە و خۆیان بەشدارن و خۆیان ڕاستە و خۆ سەرپەرشتی واتە حکوومەت سەرپەرشتی پێشانگاکە ئەکا و خۆیان لەوێ حزوریان هەیە هەر 4 ڕۆژەکە بە حزورێکی ڕاستە و خۆ و زۆر کارە و لە هەموو هەنگاوەکانیشا لەگەڵمانن و پێکەوەین و ئەتوانین بڵین ئەمە یەکەم پێشانگایە کە زۆر بە شێوەیەکی جددی حکوومەتیایدا بۆ چونکە ئەم ساڵ و چەند ساڵێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی شخصی کاک خوبات بەسپاسەوە ئەوێت کەرتی گەشتیاری و کشت و کاڵ کە نازناوێکیشی بۆ داناوە بە ناوی گەشت و کاڵ ئەمەشتێکی زۆر جێی دڵخۆشی و واقعیە کە کشت و کاڵ لە هەرێمی کوردستانە زۆر جێی خۆیەتی پەرەی پێ بدرێەوە گەشت و گوزار و کشت و کاڵ یەک وەکو بڵێ واتە هەڵەگرن. باشە کاکسن وەکوتمە وڵاتیان زۆر حەز دەکەن سەردانی پێشەنگایەکی لەو شێوە بکەن خواردن و خواردەمەنی و بابەتانشی لێبێ هیچ زەرفەتێک بۆمان نەدراوە مەسەلەن هەندێک کۆمپانیایی دەرەوە بێن لەوێ نمایشی کارەکانی خۆیان بکەن یان هەمووی تایبەتە بە گەشت و گوزار ئێمە هەوڵی زۆرماندا کە کۆمەڵێک ڕستورانت و وەکو بڵێ خواردەمەنی وەکو مارکە لە زۆرێک لە وڵاتانەوە کۆکەینەوە لەم پێشەنگایە دەبەشدار بێ بەس عادەتەن هەر وەکو معلومات بۆ بەڕێستان و بۆ بیسەرانی بەڕێز خولی یەکەمی هەر پێشەنگایەک قەناعەت پێکردنی بەرامبەر زەحمەتە چونکە جارێ ڕوئیا و فیدباکی ئیشەکەی لەلانیە بزانێت چ نەتیجەیەک ئەدا بەڵام لە هەمان کاتیشا بەڵێ خواردنە کوردەواریەکان و کۆمەڵی ڕستورانی سلێمانی لەوێ بەشدارن و لە هەمان کاتا ئەو کەسانە و ئەو خاتونانەی کە کاری دەستی ئەنجام ئەدەن کاری فۆلکلۆری ئەنجام ئەدەن و تەنانەت زۆرێکیان بە چەندین بەرهەمی کللتوری کوردستان بەشدارن و تەنانەت جلی کوردی و فۆلکلۆری قەدیمی کوردستان لەوێ نمایش ئەکرێ کە ئەمانە هەمویان جێی دڵخۆشین و ئەکرێ بڵین ئێمە لە ڕێگەی ئەم جۆرە پێشانگایانەوە ئەتوانین کەلتوری کۆن و نوێی کوردستان ئاشنا بکەین بە ئەو سەردانی کارانەی کە لە دەرەوە دێن بۆ ئەوی زیاتر بتوانین خەڵکی کەمن چێشکێن بەرەو کوردستان. باشە کاکسن بروشەری شوێنە گەشتیارەکان لەوێ هەیە؟ بەڵێ بەدڵنیاییەوە برۆشۆر هەم وەکو دەستەی گەشتیاری هەرێم برۆشۆریان هەیە و فلیمیان هەیە کە هەموو شوێنە گەشتیاریەکان پیشانەدەن هەمووکو پێشانگای نێودەوڵەتی چەندین فلیمی ئامادە کردو بۆی شوێنە گەشتیاریەکان بناسیێنن و هەمووکو بەڕێوەبەراتی گشتی گەشتوگوزاری سلێمانی لەم بوارەیە زۆر ئامادەکاری کردووە بۆ ئەوەی کە زۆرترین هاونیشتمانی ئاشنا بن بە شوێنە گەشتیاریەکان. زۆر جار وڵاتیان گرفتی شوێنە گەشتیارەکان یانێ پێی ئاشنانین بەڵام بەتایبەت لە سەراسی هەرێمی کوردستان لە دەرەوە زۆر ئاسانکاری بۆ کراوەسە بۆ نمونە باسی و حەوجێگەی ئێرانت کرد
کە بەڕێبەرەکانیان خۆیان دێنە ئێرە و حتمما ستافیشیان لەگەڵ دەبێ بۆی ڕوونکردنەوە بن بە خەڵک. بەس بۆ هەرێمی کوردستان ئێمە وەکو پێویست کارمان لەسەرەوە نەکردو هێشتا. ئەتوانین بڵین لە بوارەکە بە گشتی هەم کەرتی گشتی و هەم کەرتی تایبەت تازەیە و کەرتی تایبەتیش تا ئێستا زیاتر ئیشی لەسەر ئەوە کردو هاوڵاتیان بجێزێتەوە بۆ وڵاتانی دەرەوە بۆ گەشت. بەڵام ئێستا ئەمانەوێت ئەمە پێچەوانەکەینەوە بیکەینە کەلتور هاوڵاتیان بێنین گوند و شاخ و شار و ئاو سەرچاوەکانی خۆمانیان پێ بناسیێنین ئیشمان ئیش لەسەر ئەماکەین و ئەم پێشەنگاش بەو مەبەستەیە. بەڵێ ڕاستە ئێستا وەکو کۆماری ئیسلامی ئێران کە بەشدارە لەگەڵمان لە ئاستی مستەشاری سەرکۆمارە هاتووە بۆ مەراسیمی ئیفتتاحی و بۆ پەنەڵ کۆنفرانس و بیتوبیەکە وەکو سەرۆکی گشتی هەر حەوناوچە گەشتیاریەکەی ئێران هاتوون بۆ مەراسیمەکە و لە ئاستی باڵای و چەندین بەرپرس و هەروەها سەرۆکی زانکۆکان هاتوون و بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەکانی تەبرێز و تاران و چەند شوێنێکی تر هاتوون نین لە ئاستێکی باڵایە حسابیان لەسەر ئەم پێشانگایە کردەوە هاتوون ئەمە ئەکرێ بڵین لە وڵاتی ئێمە لە کوردستانە تازەیە بەڵام هەنگاوێکی گرنگە کە بتوانین لە ساڵانی داهاتووە زیاتر لەمە گرنگی پێ بدەین لە ئاستی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکان و هەموو ئەمانە بۆ نمونە لە عێراقەوە سەرۆکی گشتی دەستەی گەشتوگوزاری عێراق هاتووە بۆ مەراسمی ئیفتتاح و بیتوبیەکە ئەمانە بۆ ئێمە جێی دڵخۆشیە کە لە شاری سلێمانی ئاوەها حدەسێک ئاوەها چالاکیەک هەیە کە ئەمانە کۆکاتەوە بەڵام وەلەو بایەخی باشی پێدراوە بەڵام هەڵەگرێ زیاتر بایەخ بەم وارە بگرێت. باشە کۆمپانیا تورکیەکان بەشدارن ناوچە گەشتیارەکانی تورکیا وڵاتیان ئێمە زۆر لێش کۆمپانیا تورکیەکان بە هەندێک کۆمپانیا بەشدارن بەڵام بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخەی کە لە نێوان تورکیا و فڕۆکەخانەی سلێمانیا هەیە سەرەتا زۆر پێشوازی کرا لە فکرەکە بەڵام کاتێک کە نەیانتوانی لە ڕێی فڕۆکەخانەوە داخڵ ببن ئەمە کەم بووە هەندێک کۆمپانیا بەشدارن لە حەجمی 4-5 کۆمپانیایە کە ئەمە لە شارەکانی وان و کوردستانی تورکیاوە هاتوون بە ڕێگەی زەمینی و وەکوڵی بە ئۆتۆمبیلات. باشە کاکسێن بەگشتی چەند کۆمپانیا بەشدارە؟ بەگشتی زیاترە لە 100 کۆمپانیا تقریبان 97 بۆ 100 کۆمپانیا بەشدارە لە پێشانگاکەیە و بەردەوامیش ئێستا شەرت پەیوەندی ئەکەن و مەسەلەن هەر ئەم شەو چەندین کۆمپانیا بەشداهینی کردووە و پەیوەندی کردووە کە بەشدار ئەبێت. باشە ئەم 100 کۆمپانیا بە کۆمپانیای ناوخۆی و دەرەوە؟ بەڵێ بە کۆمپانیای خواروی عێراق و ناوخۆ و دەرەوە و وڵاتانی دەوروبەر و نوێنەرایەتیەکانی ئەو وڵاتانی کە لێرە نوێنەرایەتیان هەیە بۆ کاری گەشت و گوزاری هەمویان بەشدارن. سپاس دەکەم ئەگەر ڕوونکردنەوەکی ترت ما بێ لەسەر پێشنگاکە. سپاس بۆ بەڕێستان ئێمە هەمیشە سپاسی کەناڵەکانی ڕاگەاندن ئەکەین کە بایەخ ئەدەن بەم جۆرە چالاکیانە چونکە ئەم جۆرە چالاکیانە ئەتوانێت چەندین هەلیکار بڕەخسێنێ ئەتوانێت هاوڵاتیان وەکوڵێ ئیتر هین کات وەکوڵێ بێمنەت کالەوەی کە ئیتر هەر چاوەڕێی کەرتی گشتی بن خۆیان ئەتوانن دەستیان بچێ بە کارە و هەلی کار بڕەخسێنن بۆ یەکتری بۆیە سپاسانەکەین ئەگەر زیاتریش لە بەرنامەی ڕاستە و خۆیان و بەرنامەی دیکە لە ناو پێشانگاوە بتوانن بیگوێزنەوە ئێمە سپاسی هەموو بێگومان کاکسێن کورسات هەمیشە و کارێکی باشە بێت لەو ڕۆوە بە تایبەت بۆ کارێکە لە خزمەتی گشتیە لە خزمەتی هەرێمی کوردستان و کەرتی گەشتیاریماندایە لەو ڕۆ بێگومان درێغی ناکەین ئەمەژەر وەکو دەستێک لە خزمەتی جەناب هەمیشە ڕاستان بۆ ئێمەش بەڕاستی وەکو پێشانگای نێودەوڵەتی هەمیشە سپاسان ئەەکەین و سپاسی هەموو کەناڵەکان ئەەکەین بە تایبەتی کورسات کە هەمیشە بە خزمەتێکی زانی و بۆ شاری سلێمانی ئێمەش سپاسی هەموو لایەک زۆر